گەرمیانیەکان خەڵکی گەلێ مەرد و بەغیرەتن هاوکاری ئەو ماڵە بکەن داک و بابە لە چاوەڕوانیدان من لە تەختەقەوە هاتیم هەر وەکو چەندین حاڵەتی حادسەی شتی وە دووبارە سێ بارە و هەزار بارە وەکو ئیشێکی ئینسانی فەرق ناکەمەوە کەلارەوە هەولێرەوە سلێمانی هەر جێک بێ و عەرەب بێ و کورد بێ و هەرچێک بێ لەبەر خاتری خوای گەورە هاتین داواکارم لە 1964 ئەو ڤیددیۆیە لەو پەیجە داواکارم لە بەڕێستان بڵاو بکرێتەوە گەرمیانیەکان خەڵکی گەلێ مەرد و بەغیرەتن هاوکاری ئەو ماڵە بکەن داک و بابە لە چاوەڕوانیدان داواکارم بێن بە هانامانەوە و ئێمەش من وعدم پێیاندا ئەگەر لە ناو ئاو بێ دیتنەوەی ئایدی من لە وشکایش بێ بەخوا ومەتیقێ شارەزانیم بەڕاستی بەتەواوەتی داواکارم لە حکومەت لەو سنوورە هەرچەندە فەوجێکی پێشمەرگە هەیە زۆر هاوکاریانە بەڵام داواکارین هێزی زیاتر بێ داواکارین کە چەندین کۆفتەر هەیە لەو سنوورە بگەڕن قەیچ دەکات لە بەخاتری خوای گەورە لە بەخاتری و داک و بابەک لە چاوەڕوانیدان و پشتیوان بەخوای گەورە ئەوانەی کە لەو ڤیددیۆیە دەبینن کۆمنتی نەشیا و نەنووسن خوا نەخواستە بوختانێک بکەن یان شتێک ئەم کوڕە نەدوژمنایەتی هەبوو نەچێشەی هەبوو کە ئایلێکی فەقیر و ڕێک و پێکن چت پێ دەکرێت و لە ماڵەوە تەنها دوعایەکی بەخێر خوای گەورە بۆمان ئاسانکە و بدۆزرێتەوە ئینشاءالله